بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویستداین لە بەرنامەیەم جارەژا درێژە بە گفتوگۆکەمان لەدەین لەگەڵ کاک کەمال محێدین پارێزەر و هەروەها یەکێک لە ئەندامە چالاکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێیەکی نزیکی خوا لێخۆش و مامجەلال. لەم بەرنامەیەشدا هەوڵەدەین چەند بابەتێکی گرنگی مێژووی باس بکەین کە ئەو بۆ خۆی لە نزیکەوە ئاگاداریان بووە و شایەتیان لەسەردا. کاک کەمال بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. هات بژیت. کاک کەمال لە بەشی پێشووی بەرنامەکەمانە باسی ئەومان کرد کە ناکۆچیەکانی نێوان عەبدولکەریم و کورد بەرەو خراپیە چوو. تۆ باسی ئەوت کرد کە قەومیەکان و شوێیەکان بە تایبەتی ئەمانە یاخود ناسیۆنالیستە عەرەبەکان ئەمانە دەورێکی خراپیان جێڕا لەو تێکدانی بینی کورد و بڵێن عەبدولکەریم قاسم. خۆی بە تایبەتی ئەو مەجموعە زابتە گەورەی کە قەومی شۆڤینی و متەتەڕیف بوون، بەڵێ هەوڵیاندا بە هەموو نەوەیەک مشکلە بۆ عەبدولکەریم قاسم دروستکەن کە مشکلەیان دروست کرد لە کوردستان جێشەکە هەموو ڕەوانەی کوردستانەکە لەوێ تەجەموعاتی عەسکەری دروست دەبێت دەکەوتە دەست زابتە گەورەکان دەتوانێت بە ئاسانی ئینقلاب بکەن. ئەمە هەدەفیان بوو. هەدەفی یەکەمیان ئەوە بوو کە بگەنەوە، هەدەفی دووەمیشیان ئەوە بوو حەزیان نەدەکرد کورد دەسەڵات و دەستکەوتی هەبێت. حیزبی بەعز وەکو حیزبی بەعز یعنی وەکو حیزب ئەوانی شەر هین بوون، ینی دەستیان هەبوو لەو تێکدانەیە. ئەوان وەنەبی برێ زابتە گەورەکان هەمووی باشی بن. بەڵام ئەوان توانیان بچنە ناویان و یقناعیان بکەن و بازە وعدیان پێ بدەن کە دەیانکەنە وەزیر و دەیکەنە قاید فیرقە و دەیکەنە وەزیری دیفاع و ئەولا و ئەولا. ئەی لەو نێوەدا خۆشیان تەنزیماتیان هەبوو، خەڵقیان هەبوو لە دەرەوە، زابتی بچووکیان هەبوو، زابتی گەورەیان هەبوو، جوندیان هەبوو، ئەوەیان هەبوو کە دەستیان پێ کرد سەرکەوتن و بەڵام ناجح نەدەبوون ئەگەر شوێیەکان مقاومەیەکی توندیان بکرد. بەڵێ ئەی لەویایە هەڵەی کورد خەتای کورد چی بوو؟ ینی خۆ ناکرێ هەموو خەتای من خەتای کورد بەلای من ئەوە بوو کە ئێمە زیاتر لە پێویست زەختمان لە عەبدولکەریم قاسم کردکەوە بۆ مەسەلەی کوردی. چونکە مامۆستا من دائیمە ئەڵێم تۆ هەر ئەوەندە لە بەرامبەرەکەت داوا بکە کە تەنفیزکردنی داواکاریەکە نابێتە سەبەبی نەمانی خۆی. یعنی من کە بە تۆ دەڵێم بینایەکەم بۆ دروستکە یا پسۆ گورگ دێتە ماڵمان وەرە گورگەکە بکوژە کە تۆ بزانی کە چووی بۆ گورگەکە دەخوا یا ئەوە دەکات تۆ ئیشەکە بۆ منەکەی بۆم ناکەیت. عەبدولکەریم نەدەتوانێت بۆ شتێ بکە. ئێستاش من ئەڵێم دەبێ ئێمە هەر ئەوەندە داوە لە عەرەب بکەین کە عەرەب دەتوانێت جێبەجێ بکە خۆشی بمینێتەوە، کە عەرەب زانی لە سوڵتە نامینێتەوە بۆ ئەو چونکە ئەوکەی منێت جێبەجێ ناکە. هەرە بۆیە جێبەجێکە بۆی مۆقعەکەی خۆشی بەقوتکە. باشە بەس مامۆستا زۆر جار باسیەوەکەن ئەڵێن دەستی دەرەکی و هەمیشە ئەو دەستی دەرەکیە هەیەڵێن کە گوایە زۆر شارەکانی هاندا و هەمانە مامۆستا زۆر هەبوو دەستی دەرەکی ئەوەلان ئێران لەبەر قەزەی کوردی و لەبەر خۆیان و حدودی ئەوە دووەمینیان عەبدولکەریم قاسم لەگەر شوێیەکان زیاد لە پێویست چوونە لای دۆلە ئیشتراکی. مەسەلەن جێشی عێراقیان هەموو تەسلیح کرد بە چەکی ڕووسی، علاقات و وەرە و بڕۆ و ئیستیراد و تەزدیر و مەسائل ئەمریکا و ئینگلیز ترسان لەوەی کە وردە ڕەنگە بیر و باوری شیوعیەت و تەسەڕوفاتی شیوعیەت و علاقاتی عێراق لەگەر دۆلە ئیشتراکی بەقووەتر بێ ئەوانیش خەڵقیان هانەدا بۆ ئەوەی عەبدولکەریم قاسم نەمینێ و فعلاً ئەوان تەقدیریان ڕاست بوو، دیتیان بەشی زۆری زابتە وردەکان بەعسیەکان دەتوانن تەسیریان لێ بکەن و بەعسی و قەومیە توندڕەوەکان زدی سۆڤیەت و شیوعیەت و ئەوە بوون، ئەوەیان تەقدیر کرد بوو خەڵقیشیان هەبوو لە ناو بەعسیەکان. ئەی دەوری پارتی چی بوو لە پیاوێک هەبوو ناوی ناسر الحانی بوو. ناسر الحانی بوو سەفیر بوو وەختێک لە ئەمریکا. ئەمریکیەکان ناسرحانیان کرد بوو بە مەسئولی هەوڵدان بۆ تێکدانی حکوومەتی عەبدولکەریم قاسم و فعلاً کنەیتیا کردووە ساڵێک جاسوس بوو وەچیلی وان بوو بۆ ئەوەی ئیشەکە بکە نەک جاسوس، یعنی عەمیلیان بوو.
نەگە وەڵام معلوماتێکی ئەمداتەوە ئیشی تیا کرد مەسەن لەگەر زابتەکان علاقەی هەبوو لەگەر هەیئەی دیبلۆماسی عێراقی ئەو سەفیر بۆ علاقەی هەبوو لەگەر ئەحزابەکان علاقاتی هەبوو هەرێکە بەنەوەیەک ناسر حانی ئیشەکەی جێبەجێ کرد لەگەر بەعسیەکان و لەگەر هەندی لە قەومەکانی تر عەبدولناسریش هەر زڵدی عەبدولکەریم قاسم بوو ئەوە دەبی هەمووی تێکەڵکی جەمال عەبدولناسر پیاوێکی کەم نەبوو بە قووەت بوو یعنی من تەمسیلم دەکردم گۆ ڕەسوولی عەرەبە ئەو وەخت ئەوە هەمووی تێکەر بوو کوردیش بۆ خۆت مەسائلی دەرەبەجی مەسائلی زڵدی شوێیەت مەسائلی حب بە قەزەی کوردی و مەطالبی میلەتی کورد هەموو ئەو شتانە تێکەڵ بوون کە عەبدولکەریم قاسم دەست بە شەڕ بکاتەوە کە دەستی بە شەڕ کردەوە دەسەڵاتی عەسکەریەکان زۆر بوو زیادی کرد سلاحیان کەوتە بەردەست پارە و پولیان کەوتە بەردەست زابتی بچووکیان تەرفێ پێدەکرد و کردیان بە جەماعەتی خۆیان بەعسیەکان ئەو دوو ئامیر فەوجیان لە وەزارەتی دیفاع ئیقناع کرد سەعدون غەیدان و ئیبراهیم داوود تیگەشتی و دەستیان پێ کردو ئەنقلابەکەیان کردو شیوعیەکان مووقفێکی زۆر نامردانیان هەبوو با هەروە بڵێم هیچ دیفاعی ئەی باشە کە مامۆستا ئەگەر ئەمە مەبەستەوەیە کە تێشکانی عاشار و ئەمانەیە بۆچی عەبدولکەریم قاسم درێژەی بە شەڕەکەیە ینی خەتا عەبدولکەریم قاسم بوو و ئەوەش بە دەفعی شیوعیەکان بوو لەگەر زابتە کۆنەکان دەیانویست مەسەن هەتاوەکو لە حاجی ئۆمەران بچن لەولا سەداوەکو لەسەر حدودی ئێران بەس مامۆستا تۆ زۆر شوویەکان تاوانبارەکەی بەڵام لەولاوە شوویەکان هینیان هەبوو ئەوەی ئەنسار سەلام و ئەمانیان هەبوو مزارەی ملیۆنیانە کرد بە حساب بوو بۆ ئاشتی و ئەمانە مامۆستا لارە ئەو لە مزاری ملیۆنی لە حیاتی لە کوردستان نەکرا بەڵێ گشتی لە بەغامە بەسم لە بەغداش نەکرا مزاری ملیۆنی بەڵام لەوێ مامۆستا نابێ خەڵق حقیقەت ونکە بەڵێ هەمیشە قەومی عەرەبەکان لە عێراقا زۆرترن لە شوێعەکان بەڵام شوێعەکان هاژوژیان زۆر بوو هاژوژیان زۆر بوو دوایە لە محەتاتی دوولی ئیشتراکی دیعایان بۆ دەکردن ئەویان بۆ دەکردن خۆ من شوێعەکانم خۆش دەوێ من زۆر جادن سعەتیانەکەم پێم غەدرە تەسحێ دەدەن بەبێ نەتیجە بەڵام تووشی غەڵەت دەبن باش لەو لای زابتە سۆڤێنیە کۆنەپەرستەکان لەو لای شوێعەکان حەزیان دەکرد کە عەبدولکەریم قاسم ئەخرزەی چی بەیانیان دەکرد لە زڵدی شوێعەکان باشە مامۆستا بۆ ئەوەی کە شۆڕش دەست پێکاوی تر تازە شۆڕش دەستی پێکرد ئەوان ئیستیمراریان کرد بەس شتێکەیە مامۆستا لێرەیە بەڵێ مامجەلال ئەچێ سەردانی مەلا مستەفاکە ئاگاداری یەکتر بوون ینی بادینان و سۆران و مەلا مستەفا و حیزب و ئەمانە ئاگاداری یەکتر بوون هەتاوەکو نییە عەشاری ئینسحابی نەکرد بەڵێ مەلا مستەفا لەگەر شەڕ نەبوو لەگەر عەبدولکەریم قاسم بەڵام پاش ئەوەی ئەوان ئیستیمراریان کرد عەسکەر بۆی کوردستان زیاتر داگیر بکە و زیاتر خەڵق بگری و بکوژی حیزبی پارتی دموکراتی کوردستان لە گەورەدەی کۆبوونەوەیکیان کرد لەڕێی کەریم قەرەنی لەڕێی کەریم قەرەنیش زابت بوو کاک برایمەوەندایان ناسی خەبەریان داوەتە عەبدولکەریم قاسم ڕابوەستێ باشە شەڕەکە ئیستیمرار نەکا هێور بێتەوە کامل جادەکی پێی وتووە شوێعەکان هەر ئیلحاحیان کردیە و زابتەکانش هەر ئیلحاحیان کردیە مەسەڵەن زابتەکە دوو تەقریر دەنووسی دەرێ ئەمانە مەسەڵەن لە ئێران لە تورکیا سلاحیان بۆ هاتی ئەوە دەکەن عەبدولکەریم قاسم چ بکە ئەوە مخابەراتەکەیتی ئەوە ئیستیخبارات باوەڕ دەکات شوێعەکانیش لەلایەکی معلوماتی دەدەنێ باوەڕ دەکە یەک دەگرتەوە ئیستیمراریان کرد بە قسەی حیزبیشیان نەکرد شەڕەکە ڕابگرێ مەکتەبی سیاسی قەراریدا ئێمە چەک هەڵبگرین بۆ دیفاعکردن لە کوردستان نەک هجوومکردن لەسەر حکوومەتی عەبدولکەریم بە ناوی دیفاع لەگەڵ مەلا مستەفا پەیوەندیتان هەبوو پاش ئەوەی کە قەراریاندا ئەوە بکەن مەلا مستەفا ڕازی بوو و حتا مام جەلال وتی دیفاع لە خۆکردنەکە قسەی مەلا مستەفا بوو وتی وا ئیعلانی حرەکەکە بکەن بڵێن ئێمە دیفاع لە خۆمانەکەین لەو هجوومانەی کە عەبدولکەریم قاسم دەکاتە سەر کوردستان بەڵام ئێمە ئەگەر عەبدولکەریم هجووم نەکا ئێمە شەڕ لەگەر عەبدولکەریم قاسم ناکەین شەڕ دەستی پێ کردو حیزب کەوتە ناو و ناوی پێشمەرگە هاتە گۆڕێ و تەنزیماتیان کردو دوای هاتن ئەوەل بنکەیان لە بێتواتەدانە گوندێکی گەورەیە لە نزیک کۆیە
كاغ عمر دبابة وملا عولاو دكتور خالد بون بمسؤولي أو بنكن الشيصبيك والشيصدو والدولة التوسعي كردو دعاء شمي رزاني عندنا دعاء ما مصابوشي لشمي رزان باشا شيء كده يا شكان يا شيء شكان أمن مسؤولي ناوتي كويا بوم مقرم لبيبازو تيبو بيبازو لدشتي كويا كشكان اوه يك بارتي هيك حدود يجني لبيني دشتي كويا لبيني شمي رزان هل شمي رزان بساعاتك لقينا بيبازو جيش كهمو إسحابياك بيشمركا جيش كردستان دكتور خالد يشك بولا عامل يزا قوركا ديزاني من لا بيبازوك مو مسؤولين او تشكوي مو لعيني وقلي شو كاري بيشمركا هو شاستو دو ما مصاب بالي لا شاستو بالي بعز مابو بلام لتشرينا عبد السلام عارف انقلابي كله صار حزبي بعث حزبي بعث يهمقر در بدلي كرنا وكرنا خوي بو تاك كس لا حكومتي عراقه عبد السلام داوي مفاوضي كر لقى شركي راقد عبد السلام لا تمير ريزان ونها تدشتي كوي شركي راقد لما ذكر شركي راقد دشتي بمفاوضه كر خبري ناد بو جنابي ملا مصطفى وتباب الشراب قلين ويما اسلامي ويما وانو مفاوضات الشيخ صار دست بيك اي ما مثلا هنا شي قوري يعني كوبنوي شي قوري نازم كونغريا كونفرنسا يا خو جو هنا لا بيش قال قوري او الى كوي كده ما مثلا او مؤتمرك حسب كان باسي مؤتمر كي او مؤتمر شي نتويبو يحزبو يتشيبو او شلون خوي كبعث كان انقلاب يمكن للسر عبد الكريم قاسم ينكش اما بيش اوي اوان بين سر حكمه بي الى اقل بين بارتي ديمقراطي كردستان وجماعه يعني يك جماعه بو بارتي وقتي الى قهبو لقال حزب بعث لقال حزب بعث الحزب الشيوعي وطني ديمقراطي حزب الشعب لقال ما علاقه قهبو كاك ابراهيم كاك عمر مام جلال هريك لختي خوي وبتواناي خوي بعد كان داوي مفاوضه ينكر كداوي مفاوضه ينكر اتصال يم بكاك فؤاد كرتو كاك فؤاد بي قلت بوي صالح سجليريا سجل قال او كان كام فؤاد ما فؤاد استار اسمه كيد فؤاد عارف فؤاد عارف رفيقي عبد الكريم قاسم يجو مرافقي اقدمي ملي غازج ملك العراق خبر دنا كاك صالح خبر ذات حزب أولين بابا إما موافقين بمفاوضة كذا لي موافقين بمفاوضات ملا مصطفى ببيوش تيزاني كملتك رأي بدا بزاني له مفاوضات تشيدر ملا مصطفى ليش أو قناعته كذا لي مؤتمر جماهيري نك حزبي جماهيري ببستري بو أو بزان ملتي كل شيء دوي وفدك هل بجيرن وفدك بتشي لقر حكمتي بعث سبك قرار ياندا كوبنا وكلا كويبي تقريبا لخلال دو حفته سي حفته ترتيبات يعني كدو اتصال بتشي بكونو شي اماده بيجي اماده نبي حزب تنظيماتي خوي بكا او بكا ملا مصطفى او كاتي لسوار قرنبو شوار دي مانك ليش تسوار قرنا شوار دي مانك كي مانجي سي ليش تسوار قرنا وابزام شوي دوم ملا مصطفى شانزي مانك هاتكوي لماركا كزيادي دابس شانزي مانك جناب ملا مصطفى هاتكوي هجدي مانك مؤتمر دستي بيك مؤتمر دستي بيك لمكتبي شي قوري بولكويا همو سركردكاني عسكري آماده بو همو آغا وبقو شيخوا قوركاني كردستان آماده بو همو انداماني لجنه مركزي وكادري بيشكوتوكاني حزب آماده بو جنابي ملا مصطفى وزم 200 كسي لقربو همويان آماده بون بارزاني وغير بارزاني ومسؤول كانوا وانا يعني 2000 وابزام كاك مسعود 2000 كسور دري من بلا من 2500 كس زياتر شو كايما دمازاني خلق ما توزع لك اما تبكين ما مستا هو مكتب سياسي قيناك قسم كان الماري كاك يعني قسم كان الماري من او ملا مصطفى جنابي الماري كاك زيادي بلا خلقك هيدي باشا باتوالك بالي باشا خلقك كيتر هر ماري لكويا
خانەوادەی کۆیە لە بینی 7 تا 15 کەسمان بۆ نردونە نووسن خواردن سبینێ ئێوارە نیوەڕۆ دامانان تقریبان وا بزانم 9 ڕۆژمانەوە بەشی زۆریان دوای ئەوردەوە دەکەم دەبەوە هەتا ئەو کونێمانجی چوار بڕیارە گرنگەکان چی بوو ئەوجا بڕیاری یەکەم ئەوە بوو کە ئێمە شەڕ ڕابگرین لەگەر باعث بڕیاری دۆم ئەوە بوو کە وەفد ژنێک هەڵبژێرن ببێتە وەفدی میلەتی کورد بۆ مفاوزان لەگەر حیزبی باعث لە بەغدا میلەتی کورد نەک پارتی نەک ئەبەدەن کۆنگرەی میلی ناوی وابوو کۆنگرەی میلی لە کۆیە نەک کۆنگرەی پارتی بەبەستم ئەو نەتەوانی کە لە کوردستانە ئەژیان مەسیحی ئەمانە مەسیحی زۆرتێدا ئێمە مەسیحی تەنزیماتمان ئێمە وەختی خۆی حتا لە ناو جوولەکەکان تەنزیماتی پارتیە بوو کاک عەلی عەبدوڵڵا وەختێک لە ماڵی جوولەکەیەک مختفی بوو مانگ و نیوێک ساڵی چەند مامۆستا وابزانم ئەمە 52 بوو ئەوەی دوو ئەوەی کاک عەلی دەرێما پارتی ساڵی 52 ڕێخستنی لە ناو جوولەکەکانی کوردستانە هەبووە من پێشتر طبعا مطلبی ئەساسی یەکەم کە شەڕەکە ڕاگرن دوێمینیان لژنەیەک هەڵبژێرن وەکو لژنەی نوێنەری میلەتی کورد بۆ مفاوزە لەگەر باعث نقطەی سێیەم مەوزوعی یەکەم ئەوە بوو کە ئۆتۆنۆمی قەومی سیاسی بدرێ بە میلەتی کورد ئەو جا تەعمیر و عەفوی عام و حەلکردنی کێشەی ئەرازی و زراعەت و دروستکردنی بەندا و تێیدا بوو باشە مامۆستا بەعس خۆی داوای گفتوگۆی کرد کەچی هیچی لێشی نەبوو جا ئەوە مامۆستا خۆی باسیەکان من بەلای من هەموو حیزبێک هەموو حەرەکەیەک وایە لە بیدایەتە هەوڵەدا کەسبی وەقت بکە بەڵام لە ناو باسیەکان خەڵق هەبوو تا ڕادەیەک لەگەر ئێمە متەفاهم بوو مثلەن عەبدولخالق سامرایی عەبدوڵڵا سەلووم مثلەن خەڵقی مثلەن ناجی تاالب ئەوە خەڵقی تر هەبوو لەگەڵ ئاشتی بوون مامۆستا لەگەر حەلی مەسەلەی کوردی بوون یعنی ئێمە لە منجالێکی دیکە بۆ دواز دەکەم ئێمە لە نەقابەی مەحامین کە گەورەترین نەقابەی عێراق بوو من عزوو بووم لە بەیانی ختامی مؤتەمەری نەقابەی مەحامین داوا دەکا حەلی قەزیەی میلەتی حەزی قەزەی کوردی بە شێوەیەکی سلمی و دیموقراتی لە سەردەمی حکوومەت ئەو قسەیەکراوە بەڵێ لە من ئەوەکەم هەیە بەیانەکەم هەیە جا وەفدەکە ڕۆیی لە 30 مانگ لە 33 وەفدەکە چۆ بەغدایە وەفدەکە گەر بتەوێ ناوەکانی بزانی هەمویانم لەبەر نییە مام جەلال بوو کاک حوسێنی خانەقا بوو کاک مەسعود محەممەد بوو عەگید بوو بابەکراغە بوو شاخەوان بوو تقریبا مامۆستا زۆربەی ئەمانە حیزبیەکان بوو مثلا تقریبا آخر مثلا عەگید حیزبینە عەگید ئەگەر حیزبیش بوو بێ ینی ئەفکارێکی ملی بووە مەسەڵەن وان نەچوونە باسی ئەفکار و نەزەریاتی مارکسی بکەن ئەوە بکەن یاخود ئەوە بکەین ئەوە نەبوو باشە کە چووناوەی بەغدا لە سیمانگ دووسێ کۆبوونەوەیان کرد لە کۆبوونەوەکان جەماعەتی باعث و هەندێکیان عێراقی عام بوون هەندێکیان بەعسی قوح بوون مفاوەزە کرا تقریبا 300 جەلسە لە فندق سەمیرامز جەلسەی ڕۆژی 2 چواری 63 لە جەلسەکە فایق سامرایی بە مام جەلال دەرێ ئوستاد جەلال ڕجال لێ یەکەم فکری و داخوازی حەقیقی خۆتان چییە بۆمان شەرح کە هەتاوەکوونێ ئێمە ئەوەندە ئیستیمرار نەکەین لە کۆبوونەوەکە مام جەلال دەرێ ئوستاد ڕەئی نهایی ڕێی جەنابی مەلا مستەفا میلەتی کورد ئەوەیە ئێوە ئاعتراف بکەن بە ئۆتۆنۆمی قەومی و سیاسی بۆ کورد لەبیرت نەچێ ئۆتۆنۆمی قەومی و سیاسی بۆ میلەتی کورد ئێمە ئۆتۆنۆمی و لامەرکزی ئیداریمان ناوێت ئێمە میلەتێکی جیاوازین نیشتمانێکی جیاوازین ئەگەر ئەوەمان بدەنێ ئەوە مەطلبی میلەتی کوردە ئەوەشمان نەدەنێ ئێمە ناتوانین
لما طلب ملتي كرد تناسق فايق صار مراعي تشبي دري أستاذ جلال هذا يعني انفصال أو دري هو انفصال نية أوتونومي تقوية حكومة العراق ذكاء ملت حسيت وشر نامنه ورد جيمة وكبرى أو سبب بويك رينك أو نقطة لو نقطة رايقل لو نقطة و كاك حسيني خانقة كاغزي كي دمشي بو مكتب السياسي كاغزي مكتب السياسي ده هاتكوية ديان دامن يعني ماريا ما بو مركزي اتصال كان كاغزي كم خوين دوا كاغ علي بمني وتوتير كاغزيك هر بوستك ما بودي بيكنو ايوا او جابو ايمي بين ده ترسان كاك حسين دري السلام وكلام اولاد دري موضع مان باش وباشنيا باش بو عبارتها دري هر اوها وادي تبرتاو موكو فلاحه كان على شيش بخير ده كان قلبي ده كان بوستربري علي ايمل مرحله وضع شمان ورده برا ودي بي بعد كان اولو ما مجلاليش تيلق على مسلكه لناو كفتوغا كان نفسعين بعد كان ارين باشي ايوا بو كوبونو كان ببسين ايما جمال عبد الناصر بياوي تشي قولي عربه ايما ناتوين ببي جمال عبد الناصر او يشبكين ايما وفدك دروز دك دينيرين لا جمال عبد الناصر بي درين اوا مطلبي ملتي كرده وج مطلبي امي بزاين او تصدر ما مجلال دري منو منيش دي اوان وتيان فؤاد عارف جدا من اللي خوين فؤاد عارف اواني اقنعك بو مام جلال جبي مام جلال وفؤاد عارف اللي قال وفدك شنو القاهره زور باشا مام جلال رزقاري بو باشا ما مسامل يا بشويه مام جلال رزقاري بو حكمتي جو وفدك حبسك بله جا حزك ما بشويه جينو زاد شباب دووبارە سڵاو بەڕێزان دێژە بە پەنجەمەوە لە دەین لەگەڵ کا کەمال مەحێدین پارێزەر و هەروەها هاوڕێکی نزیکی مام جەلال کا کەمال با تۆزێ لە سیاسەتەکە دوورکەوینەوە شتێک هەیە لە ساڵی هەر لە نەورۆزی ئەو ساڵەیە پێشەوەی وەفتەکە بچێ بۆ بەغا مام هەژار بۆچی لەگەڵێەوە عاجز بوو یاخود ئێوە لە مام هەژار عاجز بوون بەڵێ ئەومە خۆشەوە قسە چاکت کرد طبعا لە کاتی مفاوزات کە وەفد لە بغداد بو بيتاش وفدي عبد الكريم يعني وفدي حزب بعث دهات بوي ملا مصطفى روبا بينا شو كان عندي مشاكلها بو خوين دين تاع مرحله موضوع يرسون حل بكري لو بينا وكو قلت لك جنابي ملا مصطفى هات شانزي مانك هات هجدي مانك مؤتمر دستي بيكر بيستوديو مانك مؤتمر تواوبو وفد هل بجدرات شونا بغداد وفد بقوان قلت يا بابا او مطلبي اميا ركنا كوتن وفد كان حبس كت بيج اوي ليك بترازين بستويتشي ازار بستويتشي سي اما نوروز مانكر لو كاتي نوروز مانكر وفد بعسش هاتبون كان هاتونا لاي جناب ملا مصطفى خلق تجور كوبو لو وضع نوروز بكري وهم سرب اخوي وسربستو او لا من مسؤولي كويما تنظيم مان كردو من حزدان دراو خيمة مان هلداو جنابي ملا مصطفى وطاير يحيى وفلان 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 ولحكم كومرك هاتبون منهج مان تقديم كردو نكرد هجار شو ولاي كاك جمال طاهر اندام الجنين او تشبو لقرمن والله وتبوي من شعركم هي دمي بخوني كاك جمال هات بمليوز من مسؤولي كويما وتيكا كمالو هجار دري من شعر كم خوين دو كوما الجنيو هيرشيتي لا بو سر عربو بي بتي ودر بيلا بينا كانوا نازن تشي يعمل غير سون اداره شتي ناخوش انتم كاك جمال دري اولا وهرشتك خوي جايسني وعمل مصطفى دانشتو وفتي قورتين مسؤولين حزب بعد دانشتو والله وخلق الشغل هم جماهيري كوي او درب دراني انا بشويتو بفلان هم دانشتونا باش كاك جمال وتي والله من نازنم بوتم برو بيبلي بلي ما منهج مان دانا ناتواني منهج كوري والله هسا هجار تشوفوا لا كاك علي بكاك علي قلت له كاك علي عبد الله داعي المكتب السياسي مسؤولي سربرشتي لقيها وليرو ناوتي كويشي دقلتوا والله بكاك علي قلت له من ابشر دمي بخوين مو كمال محيدين من ايكل درنا بابشر بخوين كاك علي نجم الدين لبيبو خزمتي مينار بيبشرنا وتي كاك ما كاك علي دبي
وتی کەمالەوە چییە وتم کار علی تو شارێکی خوێندوتەوە وتی نەوەڵا وتم دەبی خوێنەوە شارێکی خوێند وتی آخر کەمال چی بکەین ئێستا ئەگەر برێم نا دەچێت بە مەڵا مستەفا دەبی مەڵا مستەفا وتی بخوێنەوە تۆ دەڵێکی من دەڵێم وتی با نەخوێت وتم نایخوێت هەندا هەوڵیدا نەچوو بۆ لای مەلا مستەفا وا بزانم یا شێخ خالید بوو یا یەکێکی تر لە خزمەکانی والله تەلەفۆنی بۆ کاک عەلی کرد کاک عەلی گوتی مەلا مستەفا دەڵێ باش شاریەکە بخوێت کاکە هات شعری خوێندەوە پاش 2 فەقرە کۆمەڵێک جنێ و بە باس و پێپەتینە و ئەوانە لە ملسانی مردوونە و دەیانوێ بە ئێمە کۆمەڵێک شتی ناشی من ناچار بووم بە عەرەبی چونکە بۆیان تەرجمە دەکەن خەڵقی کوردیشیان تێدایە وتم ئەم شعرەی کاکەژار خوێندەوە و تعبیر لە ڕێی خۆی دەکات جەلاقەیەکی بەڕێی حیزب و جەنابی مەلا مستەفا ملیتی کوردەوە نیە داوای عەفو دەکەین ئەگەر کەسێک گوێی لە بەعزە قسەی ناشرین بوو بێ بەرامبەر هەر کەسێک و کۆتایە هەرجار کتێبی دەرکردووە چێشتی مجەور ئەڵێ کاک کەمال میحەدی نەهێشتۆ من قسە بکەم لە منەورۆژی کۆیە بۆ مەسلحەتی میلەتی کورد ئەو لەگەر باشیەکان بووە نەهێشتە شعرەکە بخوێنمەوە ئەمە مەسەلەکەی هەژار بوو وە پێم خۆشە هەژار نووسی بۆ ئەوەی خەڵق قسەکە ببروژێنی مەسەڵەن ئەگەر ئەوە نەیوت بە نەینووسی بە ئەو مۆزوع باس نەدەکرا زۆر باشە مامۆستا ئەگەر باسی دیارە ئەوەی کە وەفدەکە چێتە بەغاو دوای ڕێک ناکەون و وەفدەکە هەمووی حەبسکرا بەڵێ حەبسکرا چێتە قاهیرە و بە هەر حاڵ دوای ئەوە جارێکی تر گفتوگۆ و مفاوەزات دیسانەوە دەست پێکات و ئەم جاریان مەکتەبی سیاسی و بڵێن مەلا مستەفا لەسەر ئەم مفاوەزاتە ناکۆچیەکەوێتە بینیانەوە ئەمەژە بێتە هۆی ئەوەی کە دوایی لێکترازان دروزە بێ و باڵی مەکتەبی سیاسی جیا بێتەوە لەسەر ئەوە تۆ بۆ مێژوو چی تێ باسی بکەی خۆی مامۆستا ئێمە یەک شتێ حقیقەتێکەیە لەبێ هەموو کەسەوە بزانێت ئێمە لە مستەوای لژنەی مەرکەزی بۆ سەرەوە بچۆ مەکتەبی سیاسی مەسئولی لە قەقەکان کادری پێشکەوتوەکان ڕێیەکی موحەد هەبوو کە دەبێت لە عێراقا ئێمە داوای نظامێکی دیموکراتی حقیقی بکەین و بۆ میلەتی کوردیش قوارەیەکی قەومی هەبێ لەوە زیاتر ئێمە داوامان نەکردووە و دەمانوت ئەگەر نظام بە ئەسڵ دیموکراتی نەبێت دیموکراتی ڕاستەقینە ئەگەر بە 2 قسەش وعدمان بدەنێەوەتان بۆ دەکەین پاش ساڵێک پەشیمان بنەوە دەبرێتەوە بەڵام ئەگەر نظام دیموکراتی بوو حقوقی میلەت عێراق هەمووی فراوان بوو لەوانەیە ئێمە بتوانین ئیدارە بکەین لەگەر و کەسانی کە لە حکوومەتن بەڵام ئەگەر دیموکراتی نەبن و کۆنەپەرست بن و نەتەوە پەرست بن هیچ شتێک نابێت مەکتەبی سیاسی ئەوە ڕێی حەقیقی بوو شتێک هەبوو لە ناو مەجموعەیەک خەڵق ێبا بە ئێمە چمان لە دیموکراتیێتەوە ئێمە چمان لە مەوزوعی نظامی بەغدایە و نظامی بەغدا ملیان بشتی بۆ خۆیان سرەکە ئەمە چەکەڵەی کرد لە ناو حیزب کە 2 تەیار پیا بێ ئێمە بەغدا بۆ خۆی چرەکە با بکە بەڵام ئێمە هەر ئۆتۆنۆمی قەومیمان بدەنێ و بەخر ئۆتۆنۆمی ڕاستیان نەکرد خۆ 50 ساڵ دوای ئێوەش ئێستەی شەر عێراق نەبوو بە دیموکرات آخر چونکە نەبوو بە دیموکرات بۆ نەگەیشتینە نەبوو بە دیموکرات بۆ نەگەیشتینە ئامانجی میلەتی کورد پاش ئەوە طبعا باشیەکان عەبدولسەلام ئینقلابی کردو دوای عەبدولسەلام هات مفاوزە لەگەر مەلا مستەفا کرد کە مفاوزە لەگەر مەلا مستەفا مەکتەبی سیاسی ئاگادار نەبوو لەو مفاوەزاتە مام جەلال و کاک نووری ئاگادار بوو ئاگادار بوو مەکتەبی سیاسی یەک کەسی تر ئاگادار نەبوو باش ئەی دوایی بۆچی کردیان بە مام جەلال ئەڵێ ئەو کاتە من بە ئیجازە مەقەرمان لە قورتەلاسی بوو جسری دێگەڵە دەزانی لە جسری دێگەرە کە دەپەڕێەوە بەرەو سلەیمانی بەدەستە چەپە شاخەکەیە ئێمە لە پشت شاخەکە گوندێکی لێیە دەیانگۆ جێی بەرازانە مەقەرمان لەوێ بوو پێیانە بۆ قورتەلاس ئەو گوندەی کاکە زیادی بوو من ئیجازە وەرگرت بوو مارمان لە هێرۆیە بوو باش ماڕوومڵا ئیجازەم تەواو کرد ئەمە گەڕامەوە بێم دەوام بکەم لە ڕانیە مام جەلال و ڕەئیس یوسف میران پیاسەیان دەکرد وەستام چوومە لایەن و چاکوچۆنی گەرم وتی ها کەمال وەلە چی وتم وەڵا لە ئیجازە بۆم هەفتەیەک و ئەوە دەگەڕێمەوە
وتی دەبا بچین پیاسێ بکەین وتی مەڵام مستەفا لەگەر عەبدولسەلام مفاوەزاتی کردووە نسبەتەی مفاوەزەکان پێشانی مندا من بەلای من لە بۆ مەرحەلەیەکی کورد شتێکی باش یعنی دژی نەبوو دژی نەبوو زبانی کوردی تێدایە عەفوی عامی تێدایە تاویزی تێدایە بەڵام کاگنووری جمەجمیەتی نازانم لە ئاخری ڕازی دەبیان نا لە بۆ سبەینێ مەڵام مستەفا یەکێکی ناردبووە بەغدایە کە ئێمە بەو نسبەتەیە ڕاستی ئەو کەیان ئیمزا کرد تێگەیشتی ئەنجام مامزەلات چی وت وتی کەمال کە دەچیەوە ئەگەر ئەو شو بەیانەکە لەگەر عەبدولسەلام ئێلان نەکرێ سبەی شەوی ئێلان نەکرێ فعلا ئەمن کە گەڕامەوە قورتەلاسی بە پێشمەرەکانم گوت وتم هەتا سعات دە 11 چالێ بنێن دادەنیشین بۆ خۆمان قسە دەکەین جان بۆ وتم ڕەنگە بەیان دەرچێت فعلا ئەو شەوە سعات 11 بەیانەکان خوێندەوە بەیانەکان خوێندەوە بەیانیشی خراپ هیچی تیانە مەوجودە کاک مەسعود نەشری کردی لاوەی لەسەر ئەوە مەکتەبی سیاسی قەراریدا کۆنفرەنسێک بوەستی کە کۆنفرەنسەکەیان بەست لە ئەوەی ماوەت بەڵێ چواری 64 بەڵێ کە کۆنفرەنس پێشوەی کۆنفرەنسەکە بەسترێ چەند جار هەوڵ درا لەگەر مەلا مستەفا وەفد چوو وەفد هاتەوە وەفد چوو وەفد هاتەوە مەلا مستەفا خوا حەقا قسەی باشی دەدا وەفدەکە یەکێ لە وەفدەکان بە سەرۆکاتی مامجلال بوو مامجلال هاتبووە ئەو وەختی نەجمەندی ئینگلی بوو شێ محەممەد بوو مەجموعەیەک لەو برادەرانە بوون کە هاتنەوە گوتیان مەلا مستەفا مووقفی باشە بەڵام وردە وردە ئەوەی کە پێویست بوو مەکتەبی سیاسی بیگاتی نەیگەشتێ قەراریاندا کۆنفرەنسەکە بەسن کە کۆنفرەنسەکەیان بەس لە ماوەت لە چواری 64 کۆنفرەنس دەستی پێکرد لە ماوە تۆ بۆ خۆت ئەندامی ئەندامی کۆنفرەنس بووم لەسەر ئەساسی ئەوەی کە مەسئولی ژنەی ناوچەی کوێ لە مؤتەمەرەکە کاگنووری بە ڕەحمەتێبی جا نوری شاوش کاگنووری بەلای من سیاست مەدارێکی گەورە بوو کورتپەروەرێکی گەورە بوو پیاوێکی بەوەج بوو بەڵام نازانم ئەو مەوقیفە توندەی لەسەر مەلا مستەفا بۆ نوان بزن کاک برایم سکرتێری حیزبە کاک برایم قسەی نەکرد کاک برایم لە کۆنفرەنسەکە قسەی نەکرد کاک عەلی لە تەک کاگنووری سوال و تۆ سوال فەرموو ئیداری دەکرد کاگنووری طبعا 14 کەس طرحی ئەوە کرا مەلا مستەفا تەجرید کرێ لە ڕیاسەتی حیزب پاش مناقەیەکی دوور و درێژ قەرارماندا وەفدێکی دیکە بچێتە لای مەلا مستەفا وەفدەکە دووبارە چۆ لای مەلا مستەفا هاتنەوە وەفدەکە هەندێکیان حەبس کرد تێگەیشتی چێ حەبسی کرد مەلا مستەفا حەبس ناگوتی مەچۆنەوە جارێ نهاتنەوە کەوتە مناقەشە و کاک عەلی خستێ دەنگدان 14 کەس معارض بوو لەوەی کە مەلا مستەفا تەجوید کرد چێ بوون لەوە مەلا عەوڵا دەفتەرێکی پێبوو ناوی ئەو کەسانەی نووسی کە معارزن 14 کەس تەمەەن کۆنفرەنسێ زیاتر لە 150 کەس گەیشتە لای من وتی کاکەمان تۆش معارزی زۆر ڕەفیق بووین من مەلا عەوڵا وتم آخر پێ قەزان ئێستا ئەم ئیشە دەکەن سوێن دەبێتە شەڕ و هەرا وەریا کەس نازانین نەتیجەی شەڕەکە چی بێت خۆ من لە ڕێی حیزبم خۆ من ڕێی حیزب بەڕاست دەزانم بەڵام ڕێی حیزب واز بێنم یا شەڕ بکەم کامیان گەورەترە بۆ ملت شەڕەکە خەتەرترە ناخۆشترە چەند ناوەکانی نووسی تەسبیت بوون لە ئەو چار دەکەسە ئەو 14 کەسە چیە بوونەوەی لەبیر دەبێ وەڵڵاهی کە دژ بوون من بووم تۆ دژ بوویت بەڵێ فواد جلال بوو محمود عیزەت بوو جا محمود عیزەت بەخوا ئەفریقا یەکێ لە هەرە تونندڕەوەکانی دژی مەلا مستەفا بوو بەڵام لەو کۆبنەوەیە بەشدار بوو عەبدوڕەحمان ڕووتە کە پیاوێکی زۆر ئازا و ڕێک و پێک و مام جەلال ئەوان لەگەڵ بوون کاک عەلی عەبدوڵڵا و مام جەلال ئەوانە خۆی ئەوانە کاک عەلی لەگەر بوو مام جەلال لەگەر بوو ئەو وەختی مام جەلال لە قەرەداغ بوو حضوری نەبوو لە کۆنفرەنسەکە لە قەرەداغ بوو ئامرێزی ینی مام جەلال بەشداری کۆنفرەنسی ماوەتی نەکردووە وەکو وجود بەڵام بە ئەفکار و بەڕێی بەشدار بوو بەشدار بوو
بەڵێ بەڵام کاگعلی کاگنووری هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی دیکە بەشدار بوون سەید عەزیز بەشدار نەبوو لەوێ نەبوو خەڵقەکە زۆر بوو من نام تقریبا ناوەکان ملایە دوا دەدەمێ ئەو بەیانێک کە دەرکرا عەرز نەکرا لەسەر مەکتەبی سیاسی وعرض نەکرا لەسەر لوژنەی مەرکەزی وعرض نەکرا لەسەر مؤتەمەر بڵێن بابە ئێمە قەرارماندا بەڵام ئەو بەیانە دەرکرد بەڵێ کە کۆنفرەنسەکە تێک چوو ئێمە گەڕاینەوە ئێمە لەوێ بە پێیان کۆنفرانس تێک چوو یا تەواو بوو تەواو بوو یان بەڵێ تێک بوو ینی 22 مانگ ئێوارە کۆنفرەنس تەواو بەڵێ کە تەواو بوو لەوێ لژنەی مەرکەزی هەڵبژێردراوە بەڵێ من هەڵبژێردرام بووم بە ئەندامی لجنەی مەرکەزی پارتی دموکراتی کوردستان باش وەلعینی وەقت منیان کرد بە مەسئولی تەنزیماتی نهێنی لە هەولێر بەڵێ من گەڕامەوە و هاتمە هەولێر و باشە باسی ئێواکەین مامۆسا بەڵام کە بەیانەکە دەرچوو بەڵێ ئەسڵح و نەمیس ئیسلام بەیانەکە تون بوو مامۆسا تون بووە بەڵێ تون ڕەنگە ئەگەر لەسەر لجنەی مەرکەزیان عەرز بکرد بە لەوانە بوو بەلای کەمەوە دەرچوونی بەیانەکە تاخیر کرابە بەڵێ پەلەپەلی نەکرد مەسەڵەن کاک عومەر لەوێ نەبوو کاک عومەر لە کانیماسیە عومەر دەباو کاک عومەر لە کانیماسی نزیک وێ حراسەتی کاک عەلی ئەسکەری لەوێ بوو بەڵێ بەڵێ کاک عومەر حراسەتی کۆنفرەنسەکەی دەکرد بەڵێ ئێمە کە گەڕاینەوە بۆ وێ گەڕاینەوە کاک عومەر وتیان کەمال چیتان کەوتمەڵا وەزەکەەوە بەیانەکە بەیان پەلەی لێکرا بەلای بەڵێ چێ بوو ئەوەی کە ئەو پەلێ لێیەکرد مامۆسا کاک نووری بە پەلە بوو کاک نووری چی تر بێژگە لە کاک وڵا بە پەلە بوو بەڵێ زۆر لە برادەران پەلەیان دەکرد برادەرانی سلەیمانی بە پەلە بوون باشە مامۆسا شتێکی مێژووی هەیە تۆ حتممە لەبێ ئاگادار بی پەیوەندی نێوان ئێران و باڵی مەکتەبی سیاسی کەی دەستی پێکرد و چۆن دەستی پێکرد هەبوو ئەوەل کەس پێش 64 بەڵێ بڵێ 61 بەڵێ ئەوەل کەس کە پەیوەندی دروست کرد لە بینی ئێران و لە بینی شۆڕشی کوردستان ئەم پیاوە بوو کە پێیان دەگو عەبدوڕەحمان ڕووتە عەبدوڕەحمان ئیسماعیل خوارزای دایکم و کاک عەلیە عەلی عەبدوڵڵا دایکم و کاک عەلی خوشکوبران ئەمە خوارزای وانە بە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی عەبدوڕەحمان ڕووتە هاتوو بە کاک عومەری وتووە کاک عومەریش بە مەکتەبی سیاسی ئەڵێ مەکتەبی سیاسی قەرار دەدەن کاک عومەر و کاک عەلی کاک عومەر دەبابە لەگەر کاک عەلی ئەوەل کەس کام عەلی عەلی ئەسکەری کاک عومەر دەبابە و کاک عەلی ئەسکەری لەگەر عەبدوڕەحمان ڕووتە ئەوەل کەس کە پێ لە هەرزی ئێران دەنێن بۆ مفاوەزە لەگەر ئێران ئەلەوێ دەست پێ بە ڕەسمی دانیشن لەگەڵ ئێرانیەکان یاخود لەگەڵ بەڵێ ساواک بۆ چییە بۆ مامۆسا ئەوانەی ئەمن بووە پاش مفاوزەیەکی زۆر ئەوان ئیسعداد پێشان دەدەن کە یارمەتی شۆڕشی کوردستان بدەن بەڵام ئەبێ براهیم ئەحمەد بێ ئەوە داخوازی شایە بڵێن ئێرانیەکان دێنەوە کاک برایم دەچێ کاک نووریش دەگەرێتی مامۆسا ئەمە بەبێ ئاگاداری مەلا مستەفا کراوە تاوان هەتا ئێستا بەبێ ئاگاداری مەلا مستەفایە پاش ئەوەی ئەوان قسە دەکەن مەلا مستەفاش ئاگادارەکەن مەلا مستەفا ئەڵێ ئاگاتان لە خۆبی بەڵام منمانێ ئەمنی وردە وردە بۆ خۆشە دەزانی مخابراتی ئێرانی ئەمنی ئێرانی زۆر سیاست دەزانن وردە تشجیعی شۆڕشی کوردیان کرد تا ئەو حەدەی زەرێری نەبی بۆ ئێران بۆ ئەوەی جێشی عێراقی و حکومەتی عێراق ضعیف بکە هەر وەختێک بیانەوێت بتوانن سێتەرە لەسەر عێراق بۆ فعلەن سیاسەتی ئەوان ڕاست بوو سیاسەتی ئێمە درۆ بوو غەڵەت بوو چونکە ئێمە هەموو ئەسرار و ئیمکانیات و وەزعی خۆمان خستە بن دەستی ساواک و ئەمنی ئێرانی نانمان پارەمان چەک ئەفوو نان پارە چەک خەیمە فلان هەمووی ئەگەر لە ئەمریکاش هات بە لەلایەن لە ڕێگای ئێرانەوە وابزانم هەشتاق برنەوەی هینابوو هەر ئەو وەختی کە کاک عومەر هاتە ینی یەکەم سەفەر کە چوونەتە ئێران شتیان هێناوە ئەی دەوری ئیسا پەژمان چی بوو مامۆسا ئیسا پەژمانی زۆر باسەکەکە
کە دەرگە کراوە بەڵێ ئەسا پشمان نارم ڕۆژانە بەڵام هەمومان جارێک لە ناوێ بووم بەڵێ تۆ بۆ خۆت بینیتە ئەمن دیم نەم دەناسی بەڵێ کاک عومەر لەگەر دوو زابتی عێراقی لەگەر زابتێکی کورد هاتن بۆ حاجی قەڵا بەڵێ ئەمن مەسئولی ناوچەی حاجی قەڵا بووم لە 63 پێشمەرگەش هەر لەو منتیقەیە بوو کابرایەکی عەرەب هەبوو ئەوەی بوو بە مدیری ئیزاع لە زمانی عەبدولکەریم قاسم عەقید ڕوکن بوو لەگەر کابرای بامەڕنی بەڵێ کابرایەکی زابتێکی کوردیان لەبەر بوو ڕاکوچۆغی لەبەر بوو ئەویش دوای بووم دەرکەوت گوتم کاک عومەر ئەدێمە چێ وتی وای کرد وتی حەقە چێ بەسەر تۆ کەڵاشی لە پێ کەڵاشی سپی پیاوێکی جوان زۆر پیر نەبوو ئاخری تقریبەن هەفتەی یەک دە ڕۆژی پێچوو شەوێ لە ماڵێ ئەجاغە داوت کرا بووی کابراایك یەکێکی نردبوو بۆ لای کاک عومەر کاغەزێکیدا وتی کاکما دەبێت لە لەگەر ئەو کابرا بچیەوە حاجی بنکەی حاجی قڕایە جێگا و ڕێگای سێ کەسیان بۆ تەمیکە نەگەر خواردن شواتم بۆ وتی ئەوە پشمان ئەسا پشمانەکە ئەوانەی نردووە ئیشیان هەیە لەوانەیە سبێنێ ئەویش بێ ئەوە بێ ئەو کابراایە کە جارەکەی دیکە هات بۆ حاجی قەڵایە مامۆساتوانی بڵێن کۆنفرانسی ماوەت ئەوەی تر سەرەتایەک بوو بۆ ینی بڵێن جیابوونەوە و ناکۆشیەکان زیاتر بوو من بەلای من مامۆستا من ئەوە بۆ تاریخ یا پێشترە یا ئەوە بۆ تاریخ بەڵێ مەلا مستەفا چەند جار داوای لە دەبای لە مام جەلال کرد داوای لە کاک عومەر کرد داوای لە کاک عەلی کرد بەڵێ وتی وەرنەوە لەگەر ئێوە پێکەوە ئیش دەکەین کوردایەتی ئەەکەین سەرکەوتین هەمومان پێکەوە سەر نەکەوتین هەمومان پێکەوە بۆ مام جەلال من هەموو مەسئولیاتی دەدەمە مام جەلال دەیکەمە وەچی خۆ مام جەلال لەبەر شەرمە سیقەیە وەفایە ئەندامی حیزبە لەبەر مەوزوعی ڕێی حیزب و ئەندامەتی حیزب ڕەنگە بڕێم تا حەدێک باوڕشی هەبوو بێ نەیدەویست سیقەی حیزب بدۆڕێتی لەنا مەجال هەبوو مەسەن من بەلای من کاکاوە ئەگەر مام جەلال ببا سکرتێری حیزب حەبیب نەدەبوو بە سکرتێری حیزب دکتۆر محمود نەدەبوو بە سکرتێری حیزب کە دەرێم دکتۆر محمود چونکە مۆری مەکتەبی سیاسی سبەینان لە باغەری حەبیب بوو ئێوارانش لە باغەری محمود دوو مەکتەبی سیاسی بوو ئەمە هاشم عقراوی و ئەمە عەبید و ئەمە فڵان یعنی مەلا مستەفا پێی ناخۆش نەبوو کە مام جەلال سکرتێری حیزب بێ ئەبەدەن چەند جار بەڵێ بە کاک حوسێنی خانەقای وت بە فواد عارفی وتووە بە کاک عومەری وتووە بە کاک عەلی بەداخەوە کەسیان نەماوە ماڵ کاک فواد هەتاو بینە شما بوو چەند جار وابزانم لە سلەیمانی لە دانیشتنەکە دیسانیشتن باسمان کردن تمۆمە کاک فواد وتی بە منی و تۆ جەلال بێتەوە دەیکەمە سکرتێری دەبوایە ئێمە دوای من مەقالم نووسیوە حیزب وەسیلەیە حیزب هەدەف نییە حیزب هەدەف نییە من بەلای من لە مەقالەکەش نووسیمە بەرژەوەندی میلەتی کورد لە بەرژەوەندی هەموو کەسێک گەورەترە بە تایبەتیش لە مام جەلال و عەبدوڵڵا جەلال و مەسعود بارزانی بە ملەوەن نسخە دەدەمێت نووسیمە مەقالێکی دوور و درێژ ڕسمی هەرسێکانم نووسیوە مام جەلالیش لە حزور مابوو کاک مەسعودیش مابوو عەبدوڵڵا جەلال حەبس نووسیمە لە ئاخریش دەرێت بەرژەوەندی میلەتی کورد لە مام جەلال و کاک مەسعود و عەبدوڵڵا جەلال گەورەتر لەبەر ئەوە کە تۆ ناتوانانی ئەی کەواتە مامۆسا باشە کە ئەوەندە هینە ئەو کاتە بۆچی واتان ناوت من بەلای لە وەختی خۆیان بۆچی ئێوە ئەو هەموو ڕخنەیەتان نەگرت کەوت خۆ دەڵێیت کەواتە زۆر خەتاکە لە مەلا مستەفاوە نەبووە حەزی کردووە مامجار بێ بە سکرتێر و ینی شتی کردووە بەڵام بە قسەیان نەکردووە خۆی چیە وەکو لە بیداەتی پێم وتی مەوزوعی سیاسەتەکە لای مەلا مستەفا بەم نەوعە دەبا بڕێ بکرێت کە خۆی تەسەووری دەکرد دەنا من بەلای من سیاسەتی ئێمە نەرمتر با لەگەر مەلا مستەفا نەدەگەیشتین ئەو
چونکە مصیبەت بوو کە قەرارەکە درا لە شکلێکی گەوریان کردە سەر مەکتەبی سیاسی مەکتەبی سیاسیان تەفروت و ناکرد سووتاندیان دوای مەکتەبی سیاسی هەمووی ڕایان کرد بۆ ئێران و مەسەلەکە خڵاص باش ئەوان بۆ مقاومەیان نەکرد مامۆستا مەکتەبی سیاسی بۆچی مقاومەی نەیانتوانی لەبەر ئەوە کە ئیشەکە لێک ترازە بەیانەکە دەرچوو بەشی زۆری ئەو خەڵقەکە وادیان بە ئێمەدا ئیسحامیان کردووە قسم چوونە لای مەڵامزەوە قسم چون ماڵی خۆیان مەکتەبی سیاسی وابزانم کاک حەمەد ڕەشاد شوان لەوێندەرێ بوون تقریبا 200 کەسی لێ بوو هەموو ئامیر هێزەکانی مەلا مستەفا لەگەر دوو ئامیر هێزی بارزانەی بەڕێکەوتن چوونە ماوەتیان تفروتە کەواتە مامۆستا و کۆنگرەیە هین نەبوو ینی سەرکەوتو نەبوو ئەتوانی وا بڵێگە بۆ حساب و کتابە بێ من بەلای من حەس و نەتیجە سەرکەوتو نەبوو لەلای بۆ سەرکەوتو نەبوو مەلا مستەفا مایەوە ئەوە من بۆ تاریخ دێرم بۆ من تا ئێستا ژەندامیێکی تیم و فەخر دەکەم کە ئەندامێکی تیم ئێمە ژواسی مێژووەین مامۆستا بەڵام مثلا عرب ئیسلام دەرێ الأعمال بالنيات بەڵام من وان نارم الأعمال بالنتائج نیەتەکەت پاکە بەڵام نەتیجەکە غەڵەت بوو الأعمال بالنتائج نەک بالنيات عام وا ئەڵێن دەڵێن بالنيات وانە بە نەتیجەیە ئێمە ئەو موقفماندانا نەتیجەکەی چ بوو ئێمە کەوتینە بەندەستی ئێران مەلا مستەفا لە کوردستان مایە زۆر باشە مامۆستا ئەمە لێرەیە کۆتایی بە ماڵخەی بەرنامەکەمانینی لاڵخەی داهاتوودا باسی کۆمەڵێک بابەتی گرنگی تری مێژوو یەکەین بە تایبەتی ئێوە کە ئاشنا لەگەڵ حکوومەتا بن و دواییش لەگەڵ پارتیا تێکەڵە بنەوە و باسی نەکسەی شۆڕژەوەی کە ئێوە پێڵێن ئاش بەتاڵەوەی تر کۆمەڵێشتی لەم بابەتی تر باز دەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێت بۆچی لەلایەن باڵی مەلایەکانەوە ژیرە میان بردە ڕانی لە سزنی انفرادی حبوون بە مەسئولی تەنزیماتی نهێنی لە هەولێر کێ پەیوەندی نێوان مامجەلال و حکوومەتی ڕێخست حەبیب وان زۆر ئیلحاحیان دەکرد کە زەخر لە ئێمە بکرێت بەوەی ئێمە بتوێنەوە ئێوە بۆ چەکتان هەڵگرت ینی بۆ کاری سیاسیتان نەکرد عەبدولسەلام وتی هەتا یەک چەکدار لە شاخەکانی کوردستان مابێ قەزیە کورد حەل نابێت جەمال ئاغا جەمال حەکیم وتی خەڵکی کۆیەشیش و معارضیشی